ئێوارەتان باش من سامان بەشارەتی بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. تا دێت نێوانی هەولێر و بەغدا زیاتر ئاڵۆز دەبێت لە وەڵامدانەوەی یەکدی. ینی تازەترین حکوومەتی کوردستان لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتیەکانەوە کە پێی وایە ئەودا تاوزانیاریانەی کە بەغدا خستوێتە ڕوو هیچی ڕاست نییە. ڕاستیەکە لای هەرێمەوەیە کە بەغدا زوڵم لە خەڵکی هەرێمی کوردستان دەکات بەوەی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی بڕیوە. زۆر قسە و باس لەسەر ئەم بابەتە کراوە، ینی هەر ئەمڕۆ فاسێن سەردانی نووری مالیکی کردووە. چاوەڕێت دەکرێت دوای جەژنی قوربان پێشاتی دیکە بێتە ئاراوە هەندێک گفتوگۆی زیاتر لە نێوان هەولێر و بەغدا بکرێت. بەڵام ئەوەی کە کێشەکە ینی زیاتر قوڵەکاتەوە بۆ موچەخۆرانەوەیە تاوەکو ئێستا هەوڵەکان زۆر جددی و زوو نییە بۆ ئەوەی کە کێشەی موچەخۆر چارەسەر بکرێت. پێشینان وتەیەکیان هەیە دەڵێن ئەم هەویرە ئاوی زۆر دەوێت. بەم گفتوگۆ و قسەکردنیش بێ بەڕاستی ڕەنگە لە مانگی شەشیشە ئەستەمە بگەنە ڕێکەوتنێک بۆی کە موچەی مانگی 5 دابەش بکرێت. بۆیە ئێستا هەوڵەکانەوەیە بە زووترین کات کێشەی موچە لەگەڵ بەغدا چارەسەر بکرێت. لانە سیاسەکانیش هەریەکە هاتوونەتە سەر خەت بۆەوەی کە زیاتر گفتوگۆ بکەن یاخود بەرەیەکی یەک ریزی لە هەرێمی کوردستان دروست بکەن بۆ یەکدەنگ بن بەرامبەر بە بەغدا و ئەو زوڵمەی کە لە موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکەن. بەستی بۆ من جێگەی پرسیار بوو، زۆربەی لایەنەکان قسەیان کرد لەسەر کێشەی موچە و ناکۆچانێکە بوو، بەڵام بەرەی گەل بێدەنگ بوو لەما. بۆیە من بە گرنگم زانی کە ئێوارەیە ژینۆ محەممەد پشتیوانی بەرەی گەل یاخۆ بڵێن سەرکردە لە ناو بەرەی گەلە بانگێش بکەم بۆی بزانم هەڵوێستیەوان چییە، پێشنیاریان چییە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە کە لە مێژۆ هەیە لە نێوان هەولێر و بەغدا. ژینۆ خان زۆ بەخێر بێت. زۆر سپاس کاک سامان. باشە ئێوە هاوکو ئێستا بێدەنگ بوون، ینی لەم کێشەیە چی شتێکی نوێ هەیە یاخۆت هەنگاوی نوێ چییە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە؟ بەڵێ سپاس بۆ و سلااو بۆ بینەرانی زوم تیڤ. دیارە وەک باست کرد ئەم کێشانەی نێوان هەولێر و بەغدا تازە نییە، ینی چەند ساڵێک ئەم کێشانە هەیە و هۆکاری ئەم کێشانەش زۆرە. هۆکاری دەستوری تێدا بووە، هۆکاری سیاسی تێدا بووە. من پێم وایە ڕێی خۆم ئەمە وەکو ڕێی خۆم وەکو ژینۆ پێم وایە ئەوەی ئێستا دەگوزارێ ئەو کێشەانەیە کە هەیە چەندە پەیوەندی بە دەستوری بوونی کێشەکانەوە هەیە، بەشێکیشی پەیوەندی بە یعنی کێشەکان سیاسین. ئەو دوو جەمسەریە کە لە جیهاندا لە دوای جەنگی ئۆکتۆبەری نێوان ئیسرائیل و حەماس ڕوویدا جیهانی کرد بە ئاشکرا جیهانی کرد بە دوو جەمسەرەوە. پێم وایە لە دوای ئەوە یا ڕەش هەیە یاسپی هەیە خۆڵەمێشی ڕەساسی نییە. بەشێک لە کێشەکان من بۆ ئەوی دەجێڕمەوە بەڕاستی پەیوەندی بە دوو جەمسەری جیهانەوە هەیە. بەشێک لە کێشەکان سیاسین، هەرچەندە کێشەی دەستوریشی تێدا بێگومان هەم حکوومەتی عێراق و هەم حکوومەتی هەرێمیش هیچیان بێخەلەل و کەم و کوڕی نین، یعنی هەمووی هەردوو لایەن لە هەندێشت تەنەزولیان نەکردووە لە پێناوی ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان باجی ئەو ناکۆچی نێوان ئەو دوو حکوومەتە نەدا. بەڵام پێم وایە ئەو دردۆنجی کە هەیە، ینی ئەو بێمنەتی کە لە وتارەکان دەردەبڕێ ئەمە چارەسەری کێشەکان ناکە بەڕاستی. هەر هوتافێک هەر دروشمێک ئەمانە ناچێتە گیرفانی خەڵکەوە، خەڵک تێر ناکە. ئێمەش وەکو بەرەی گەل پێمان وایە ئێستا بارودۆخ و گوزەرانی خەڵک بە جۆرێک خراپە، یعنی هیچ هاژهوژێک ناتوانێت کێشەی خەڵک چارەسەر بکات. بۆیە لەم سۆنگەیە ئەمە پێمان وایە کە لە جیاتی ئەوەی بین لە میدیاکانەوە یا لە سوۆسیال میدیاوە زیاتر قەلەقی خەڵک زیاد بکەین، زیاتر بارودۆخی خەڵک خراپتر بکەین، خەڵک نیگەرانتر بکەین، پێمان وایە پێویستە چارەسەرمانەوێ. ئەوە خەڵکیش بەڕاستی بێزار بۆ لەوەی خەڵک حزبێکی نابێ، لایەنێکی نابێ خەریکی دروستکردنی فەوزا بێ. خەڵک پێم وایە ئەگەر خەڵکێک لەسەر جادە بدوێنی ئەزانێت کێشەکان چین لە بینی هەرێم و بەغدا، بەڵام ئایا کێ چارەسەری پێ؟ ینی خەڵک بەدوای لایەنێک ئاگەڕێت کە چارەسەری پێ بێ. کە چارەسەرەکەش ئێمە وەکو بەرەی گەل پێمان وایە کە دەبێ لایەنەکانی هەرێمی کوردستان کۆ ببنەوە ڕاستی، یعنی مێزی گفتوگۆ لایەنەکان کۆ بکاتەوە
و پێشمان وایە خەڵکانی بڕیار بەدەستی حیزبەکان دەبێ یعنی لەناو بەڵام باشە جارێکی کە داواکرا لایەنەکان کۆ بنەوە خۆ بەرەی گەل و لایەنێک کە بەشداری تێدا نەکرد بانگەوازی پارتی دیموکراتی کوردستان لەبەر باسی شێوازی کۆبوونەوە و بانکردن و ینی بانگێشکردن بۆ کۆبوون و بۆ شێوازە نیابێ ینی بانکردن من پێم وایە تۆ ئەگەر بتەوێ لایەنە سیاسەکان لەسەر مێزی گفتوگۆ بکەیتەوە شێواز و ئوسوڵی کۆکردنەوەی لایەنەکان ئوسوڵی خۆی هەیە بەڕاستی پێویستە لە ئاسێکی باڵادابێ بۆ ئەوەی لایەنەکانی تر بتوان ئامادە بن و من پێم وایە هەندێک یعنی شێوازی بانگێشکردنەکە ئێمە وەکو پێویست لە ئاسێکی پێویستماندا نەبینی وە پێویستیشە پێش دانیشتن بەڕاستی ئامادەکاری بکرێ ینی ئامادەکاری بکرێ بۆی لایەنەکان بزانن چۆن و لەکوێ کۆ دەبنەوە ینی یەکدەنگیەک کۆدەنگیەک لەسەر کۆبوونەوەکە دروست بێ ئەنج بچن ناو هۆڵی کۆبنەوە وەکوتیشم خەڵکانی بڕیار بەدەستی حزبەکان نەچن سوودی نابێ ئەم کۆبنەوەی لە بەرەوەی خەڵکێک کە بچێ چاوەڕێی ئەو بکا لە کۆبنەوەکە بچێتە دەرەوە بزانێ سەروی خۆچی پێ دەڵێ ئەمە باردۆخە زۆر دەکێشێ وە گوزرانی خەڵکیشی بەڕاستی ناتوانێت ئەوە چاوەڕێی ئەو هەموو کێشمەکێشم و بێنەوە بەردەی بکە مجاملەی سیاسی عفوونکە کەسامان مجاملەی سیاسی لە کوردستانە زۆر زۆر بەڕاستی کاتی ئەوەی تر مجاملەی سیاسی بەلاوە بنرێ کاتی ئەوەیە ئیتر کێشەکان ینی خاڵ بخرێتە سەرپیست لەکوێیە لایەنێکی سیاسی خەلەلی هەیە کێشە هەیە ڕێگرە لە بەردەم پرسێکا قەیچەکە با لەسەر مێزی گفتوگۆ پێی بڵێن کە تۆ لەم شوێنەیە خەلەلت هەیە کە لە تۆ لەم شوێنەیە نوێنەرەکانت بەم شوێ ڕێگری دروستەکەن کە یعنی ئیتر ئەم غروری سیاسیە ئەم غروری ئەم تەکەبورە بەڕاستی بەلاوە بنرێ گوزەرانی خەڵک گرنگترە لەوەی لە تەکەبوری لایەنێک کە ئامادەی بێتە بەرامبەر فڵان دانیشێ و لایەنێکی تر ئامادەنی لە فڵان شوێن دانیشی ئەم غرورە بەلاوە بنرێ چونکە دۆخی خەڵک خراپە بەڕاستی ئیتر کاتی ئەوەیە هەندێشت بەلاوە بنرێ و ئەولەویەت بترێ بە بارودۆخ و گوزەرانی خەڵک باشە لەمەیە بۆ نمونە زۆر جاریانی گفتوگۆکان بەو جۆرەیە کە هەم هەولێر هەم لەگەڵ بەغدا هەولێر تاوانبارەکە بۆی کە پابەندی ڕێکەوتنەکان نیە چ لە داهاتی ناوخۆ چ لە داهاتی نەوتە زۆر جاریش بۆ نمونە هەولێر دەڵێ ئەوە بەغدایە دەست دەبا بۆ قوتی خەڵک و موچەی خەڵک دەبڕێت ئێمە هەموو پابەندیەکمان یاوە بە بەغدا بەڵام ئەوان لەبەر کێشەی سیاسی و ململانی سیاسی یاخود لە پشتی حکوومەتەکەی سوودانیەوە خەڵکێکی کەن کە بڕیارێن و مامەڵە بەم شێوە لەگە هەرێمی کوردستانە بکەن ئێوە بۆتان ڕوون بۆتەوە بۆ نمونە خەتاکە خەتای چیە زیاتر ئێمە با پێشەوەی باسەوە بکەین چێ خەتابارە و چێ خەتابار نییە هۆکاری ئەوەی کە کەس ینی هەریەکە بە جۆرێک بە ئاراستەیە قساکە بەڕاستی هۆکارەکە ئەوەیە کورد نوێنەرایەتێکی دروست و یەکدەنگی نییە لە بەغدا یعنی ئێستا ئەم فەراغی دروست بوو ئێمە پەرلەمانمان نییە بەڕاستی حکوومەتمان حکوومەتی کاربڕێکەرە ئەمانە کاریگەری هەیە بەڵێ بەدڵنیایی تۆ ئەگەر تیمێک من چەندین جار لە چەندین پرسی تروتومە هەموو ناوخۆیەکی ینی هەموو ناکۆشێکی ناوخۆ بەلایەک بەڵام کە هاتە سەر ئەوەی کاتە سەر هێڵە گشتەکان و هاتە سەر هەرێمی کوردستان مەفروزە ناکۆچی ناخۆیەکان بەلاوە بردێ ئێستا ئەمە نەکراوە لەبەرەوەی جۆرێک لە فەوزا هەیە لەبەرەوەی وەکوتم پەرلەمانمان یەکە لایەنەکان کۆ بکاتەوە لەبەرەوەی حکوومەتی کاربڕێکەرمان هەیە لەبەرەوەی لایەنە ینی تیمێکی هاوبەش و ینی کە خاوەن نوێنەراتی دەنجی کورد بێ بەڕاستی لە بەغدا نوێنەراتی کورد ناکە هەر لە بەرژەوەندی خۆ کەیسەکە دەهێنێ و دەبا قسەی لەسەر دەکا بۆیە تۆ ڕاستەکان لەم ناون دەبێت خەڵک بەرچاوی ڕوون نابێ ئایا حکوومەتی هەرێمە خەتابارە پابند نابێ بەوە یا حکوومەتی بەغدایە لە بیان و دەگەڕێت سەرڕای پابندبوونی حکوومەتی هەرێمیش بەڵام و هێشتا لەژێر فشار و لەژێر هەندێک کارتی سیاسیە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاری دێنێ بەڵام یەک ریزی ئێمەش کاریگەری هەیە تاوان لە بەغدا بەدڵنیای من پێتەڵم ئەگەر بێت و هەموو لایەنەکان کۆک بن لەسەر ئەوەی نوێنەرایەتێکی ڕاستەقینەکە لە هەموو لایەنەکان پێک بێ نوێنەرایەتی هەرێمی کوردستان بکە لەبێ بەدڵنیایی ئەو خاڵەیە ئەو کلێنەی کە خەلەکەی دروست کرد دەردەکەوێت کە چیە ئەگەر بەڕاستی هەرێمی کوردستان من لە بیدایەتەوە تەبان ئاماژەم بۆ کرد من دڵنیام هەرێمی کوردستانیش بێ خەلەل نییە بەڵام لە بەرامبەردا بەغاش بێ خەلەل و کەم ینی حکوومەتی مرکزیش بێ خەلەل و کەم و کوڕی نییە بۆ چونکە هەتا من پێم وایە هەتا ئەگەر هەرێمی کوردستانیش پابند نەبێ هەتا ئەگەر هەرێمی کوردستانیش یعنی خەلەل و کەم و کوڕی هەبێ لێرە ناکرێت تۆ باجی سیاست و باجی ڕێگنەکەوتنی نێوان دوو حکوومەت هاوڵاتیەکی ئاسایی بیدا بەڕاستی یعنی خەڵک حەقی نییە بەسەر ئەوەی حکوومەتی هەرێم چی دەکا هەنگاوی چیە حکوومەتی بەغدا داواکاریە خەڵک یەک داواکاری بەسیتی هەیە کە دابینکردنی قوتی ژیانەتی موچەکەی لە کاتی خۆی داوەربگرێت بۆ ئەوەی برسی نەبێ
حکوومەتی کە منەڵم حکوومەتی مرکزیش بێ خەلەل و کەم و کوڕینیت دەیتوانی ڕێگای تر هەیە بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی پێ پابند بکە یاخو ئەگەر سزایە هەر شتێکی تری ناو دەنیت بەڵام دەیان ڕێگاش هەبوو بۆ ئەوەی بەبێ گەڕانەوە بۆ حکوومەتیان بەبێ ئەوەی کە هەندێک ڕێکار هەیە بچێتە ژێرباری حکوومەتی هەرێمەوە هاوڵاتیان هەرێمی کوردستان موچەکاریان یعنی دەتوانرا ڕێگەیەک بدۆزرێتەوە بۆ ئەوەی هاوڵاتی نەخرێتە نێوان بەرداشی حکوومەتی ناوەندی حکوومەتی هەرێم و لەو بەرداشیان نەهاردرێ زۆر ڕاستە شکە من دوسێ جارێکش لە بەرنامە گوتومە ینی لەگە میوانەکانم حکوومەتی بەڕاستی عێراق لە بەرچاوێتی کە داهاتی نەوچەنێکە داهاتی ناوخۆچەنێکە چێنەمانەی سوودمەندن بۆنە لە پارتیوێکێتی دەتوانێت سکاڵایان لەسەر تۆمارکە نەکبی کاتە بیانووی ئەوەی کە تۆ موچی خەڵک نەدا ئەمە هیچ بیانوێکی ناوێ بەڵام بەم پرسیارەکەم بۆ جەنا بدەوە بێ ناکۆچی نێوان یەکێتی و پارتیش بەڕاستی کاریگەری هەیە لە بەغا تا چەندێم کاریگەری وای کردووە بۆ نمونە ئەوانش بەو شێوە مامەڵەکەن لەگەڵ هەرێمی کوردستان هەرخۆی بەشێکی سەرەکی کێشەکان بریتە لە ناکۆچی نێوانێکی پارتی لەبەرەوەی بمانەوە یان نەمانەوێت ئەوان ئێستا یەکێتی پارتی پێکەنەری سەرەکی حکوومەتی هەرێمن و زۆرینەی کورسیشیان هەیە ئیتری خۆیانیان نامە قسەم لەسەرەوە نیە زۆرینەی کورسیان هەیە لە پەرلەمان باشە ناکۆچی ئەمانە یەکدەنگ نەبوونی ئەمانە وای کردووە بەڕاستی بەغداش بە جۆرێکی تر مامەڵە لەگەڵ کەیسەکان دەکا و حاڵەتێک دروست بووە کە من بەداخم بۆی یعنی هیوادار بووم وانە بێت یعنی حاڵەتێکە من لێرە ناوی هیچ لایەنێک نایەنم لەسەر ئەم بابەتە بەڵام تقریبا شتەکە بۆ بەرچاوی خەڵک ڕوونە ئەوەیە گرنگ نییە چێ بتوانێت خەڵک ینی بارودۆخی هەرێمی کوردستان یا خەڵکی هەرێمی کوردستان چاکە گرنگ ئەوەیە دەستکەوت بێ بۆ لایەنێک یعنی لایەنێک ئامادەیە ئەگەر بزانێت لایەنێکی تر هەنگاو دەنێ بەرە و چاکردنی بارودۆخی خەڵک ئامادەیە بچێت تێکیدا بۆی نەبێ بەدەستکەوت بۆ لایەنەکەی تر کارەساتەکە لێرێ یعنی تۆ بەرژەوەندی حزبیەکان بەرژەوەندێت شخصی و تەسکەکان خراوەتە پێش بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان یعنی مەسەلەن من ئەتوانم بڵام وەکو خۆم وەکو بەناوی بەرەیگەریشەوە ئێمە ئەگەر هەر لایەنێک ئێمە هەموو هەوڵێکی خۆمان دەدەین بۆ ئەوەی بتوانین لایەنەکان کۆ بکەینەوە بۆی بتوانین بەشێک بین لە چارەسەری و کێشانە بەڵام هەر لایەنێک ئەمڕۆ بەیانی هەر ڕۆژێکە بتوانێت بەشێک بێ لە چارەسەر بتوانێت کێشەی خەڵکی هەرێمی کوردستان و کێشەی قوت و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان چارەسەرکە ئێمە نەغڕێگرنابین دەستخۆشیی لێ دەکەین و هاوکاریش دەبین لەبەرەوەی ئەولەویەت لای ئێمە گوزەرانی خەڵکە نەک ئەوەی کە دەستکەوت بۆ بەرەیگەل بێ یا دەستکەوت بۆ فلان لایەن و فیسار لایەن و یا فلان شخص و فلان شخص بێ بەڵام بەداخەوە ئەمە بیرکردنەوەی هەموو لایەنەکان نیە خۆزگە ئەگەر یعنی هەمویان بەو جۆرە بیریام کرداتەوە من دڵنیام ئەگەیشتە چارەسەرێک دڵنیام هاوکاریەکە بوون بۆی بتوانن چارەسەرێک بۆ هەرێمی کوردستان دۆزنەوە بەڵام ئەم جارەش ێڵێمەوە ناکۆچیە سیاسەکان وای کردووە کە بەغدا زیاتر بێمنەت بێ بەرامبەر بە هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەوانیش مامەڵی چەند ساڵی ڕابردووی حزبەکان بە تایبەتیش یەکێتی و پارتیان بینیوە کە هەر کاتێک بێتە سەر ئەوەی لایەنێکیان بەرامبەر لایەنێکی تر بەکاربێنێ زۆر بە ئاسان نێتوانێت ئەمە بکە چونکە جەوەکەیان لەبار کردووە و زمینەکەیان ڕخساندووە بۆ ئەوەی بتوانن تەلاعوبێکی باش لە نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بکرێەوە کراویشە بۆ یەکێتی و پارتی نەک ڕۆڵیان هەیە نەک دەوریان هەیە لەمە بگرە بەشێکی سەرەکی ئەم ناکۆچی و ئەم کێشانن کە ئێستا لەگەڵ بەغدای ڕوودەدا و پشتی سەرەکیش بەر ئەوان دەکەوێت چکە بەڕاستی ئەوان لە حکوومەتن دەسەڵات لای ئەوانە ئەگەر لایەنێکی تر بەدەستەوەی تاوان لایەنەکانی تریش بێ بەش نین لەمە هەرێکەوە پێی حجمی خۆی پشکی بەردەکەوێت بەڵام پشکی هەرە زۆرینە و پشکی شێر لای ئەوانە تۆش لە هەموو وڵاتێکا لە هەموو شوێنەکە ئوسوڵ وایە چێ دەسەڵاتی زۆرینەی لەلا بێت بە تاکید ڕووی دەمی ڕووی ڕخنە و ڕووی دەم لەو لایەنە دەبێت لەبەرەوەی یەکێتی پارتی پێم وایە ئەگەر مەبەستیان بێ دەتوانن ئێستاش بەشێک بن لە چارەسەر بەوەی وەکوتم ئێمە وەکو بەرەیگەل پێمان وایە مێزی گفتوگۆ دەبێت کۆکەرەوەی لایەنەکان بێ و ئەو ناکۆچیانەی لە ناوخۆی کە من هیوادار بووم لە ناوخۆش ناکۆچی نەبێ بەڵام ئەو ناکۆچیانەی لە ناوخۆی هەرێمی کوردستانیش هەیە لانی کەم بتوانن بۆ دەرەوەی هەرێم ئەم ناکۆچیانە بەلاوی سیاسی پێشنیارێکی وای هەیە بۆ کۆکردنەوەی لایەنە سیاسەکان بەدڵنیایی پێشنیارێکی وا هەیە و ڕەنگە هەر ئەمڕۆژ ینی خەڵک هەمووی بیبینێت کە ئەمە پێشنیارەکەمان بەڕسمی ینی لەلایەن شخصی یەکەمەوە مەسەلەن ئەو پێشنیارە بکرێ هیوادارین ینی ئێمە هیوادارین خەڵکانێک لایەنێک ئەشخاص وەکوتم ئەم جارەشێڵم و غروری سیاسی وا نەکات کە بەرژەوەندی خەڵک بەلاو بنین ئەو غرورە بابشکێت بەرژەوەندی خەڵک قۆناغەکە بەڕاستی ئێستا لە قۆناغێکن
نەک هەرێمی کوردستان نەک هەرێمی کوردستان ئێستا بارودۆخی دنیا لە گۆڕانکاریدایە کۆمەڵک شت لە پێشە بەڕاستی ناکرێت تۆ بێ ئاگابی لەوەی لەگەڵ گۆڕانکاریەکان نەڕۆی ناکرێت تۆ هێشتا ینی دنیا لەسەر کوڵانە تۆ هێشتا خەڵکی ئەم وڵاتەی خەتی ینی بیرکردنەوەی هێڵی دووری بکەنەوە دەگەڵە بێ بەڕاستی ناکرێت لەو کارێ گەورەی کە لە ڕوئەدا تۆ هەر لەو چوارچێوە بازنەتەسکەیە بخڵیتەوە کە تۆ فڵان کەست قبول نییە تۆ وچوی فلانت قبول نییە ئەمە ئاوایە فلان ئاوایە نەخێر ئەگەر تۆ بەڕاستی سیاسیت و ئەگەر هاتووی سیاست بکەیت لە پێناوی بەژۆندی خەڵکی کوردستان دەبێ بەژۆندەکان بەلاو بنێ و دوای بانگەوازەکەی بەرەیگەلیش پێم وایە خەڵکیش بەرچاوڕوونی دەبێت لەسەرەوەی کێیە نایەوێ کێشەکان چارەسەر بکرێ چونکە بانگەوازەکەی بەرەیگەل بۆ ئێمە نییە بۆ خەڵکی کوردستانە پێمان وایە ئەگەر خەلەل لە ئێمە شێوەکو بەرەیگەل قەچێکە با لەسەر مێزی گفتوگۆکە بە ئێمەش بڵێن بە خۆشمانەوە بارەخنەما لێ بگیرێ بەڵام گرنگەوەی مێزێکی گفتوگۆ هەبێ لایەنەکان کۆ بکاتەوە و بزانن خەلەلەکە چی بزانن هۆکار چی ئەسبابەکان چین کە ناگەنە ڕێکەوتن وە ناتوانن نوێنەراتێکی ڕاستەقینە بکەن بۆ هەرێمی کوردستان لە بەغدا دوای ئەو بانگەوازە هەر لایەنێک نێت بەدەمی بانگەوازەکەەوە من پێم وایە خۆی تر خەڵک ئەتوانێت بڕیار بدا لەسەر ئەوەی کێ غروری سیاسی لە بەردەمی گەورەترا وەک لە بەر ژۆنیارێمی کوردستان زۆرجە گلەیەک لە لایەنەکانی دەروی پارتی یەکێتی یەکریان ئێمانەی بڵێن لایەنی ئۆپۆزیسیۆنن کە هەڵوێستیان لاوازە بەرامبەر بەو دۆخەی کە ڕووەیە چ لە پێکردنەهێنانی حکوومەت هەروەها لەگەڵ ئەم کێشانەی نێوان هەولێر و بەغدا چونکە بەڕاستی خەڵک ئومێدی هەبوو ئەم لایەنانە ببنە ینی ئومێدێک یا گەڕانەوەی ئومێد بۆ خەڵک بۆەوەی کە هیچ نەبێ ڕوبەڕووی پارتیۆکێتی بوەسن لە هەندێک مۆخیفا کە لە بەرژەوەندی خەڵک نییە بۆچی ئێوەش جۆرێک لە جۆرەکان ناکۆکن ڕێک ناکەون ناتوان بەرەیەکی بەهێز دروستکەن سامان بۆ ئەمە بەر لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووکیش نەک پەرلەمانی کوردستان ئێمە بەڕسمی سەردانی وەکو بەرەیگەل سەردانی بەشێک لەلایەنە ئۆپۆزیسیۆنەکانی دەرەوەی پارتیوێکێتیمان کرد بۆ ئەوەی بتوانین بەرەیەک پێک بێنین ینی بەرەیەک بێ کە دەنگە ناڕازەکانی دەرەوەی یەکێتی پارتی کۆ بکەینەوە بتوانین بەڕاستی لە هەر بابەتێکی لەو جۆرە کە دێتە پێش بتوانین کاریگەری و پێگەی خۆمانمان هەبێ بەڵام دیارە ئیتر نەهاتن بەدەم داواکەوە وە بەرەکەیان قبول نەبوو ئیتر هۆکارەکە هەر شتێک بێت لەبەر لایەنێکی سیاسی بۆ یا هەر شتێک بۆ من نازانم ناتوانم لێرە بیڵم بارحەڵ ئەگینا وەکو بەرەیگەل ئێمە بەر لە هەموو لایەنێک ئێمە دەست پێشخەری ئەو بووین کە دەبێت لایەنەکانی دەرەوەی یەکێتی پارتی خۆیان ڕێک بخەنەوە بۆ ئەوەی بەشێک بن لە چارەسەر بۆ ئەوەی ئیتر بەڕاستی کاتی ئەو ڕۆژتوێ بۆڵە بۆڵی سۆشیال میدیا بەخوا خەڵک ئەمە وەرناگرێ و ئەم جارەش دوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا جۆرێک لە هەوڵ هەبوو بۆ ڕێخستنی لایەنەکانی دەرەوەی یەکێتی پارتی ئێمە دیسانەوە وەکو بەرەیگەل ئامادەیمان دەربڕی بۆ ئەوەی کە ئەگەر هەر هەنگاوێک لە سایی یەکگرتنی ئەو لایەنانەی کە لە دەرەوەی یەکێتی پارتین بنرێ و ئێمە بتوانین بەشێک بین لەو هەنگاوانە بە خۆشحاڵیەوە قبوڵمانە و یعنی بەڕاستی هیچ مەرجێکیشمان نەبوو تاکە مەرجمان ئەو بولایەنەکان بۆ بتوانن باسی هەنگاوێکی جدی بنێن بۆ ئەوەی شتێکی جیاوازتر لەوە یەکێتی پارتی بکەن بەڵام دیسانە نامەوێت لایەن ناوی بنم بەڵام پێم وایە لە سۆشیال میدیا و لە ڕاگەیانەوە خەڵک خۆی ئەزانەیە چێتێک دەری ئەم هەڵدەگوترێکێتیش مەیلی نەبووە لەگەڵ دروستکردنەوە بەرە ڕەنگە جۆرێک لە جۆرەکان دەستێت سامان من کە باسی ئەوم کرد وتم بەر لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووکیش ئێمە دەست پێشخەریمان کرد بۆ ئەوەی کە بەرێک دروستکەین لە لایەنەکانی دەرەوەی یەکێتی پارتی وتم ڕەنگە لەبەر هۆکارەکە لایەنی تر بووە دەی من مەبەستم شتێکی لەو بابەتە بوو کە ڕەنگە لایەن هەبوو بێ بۆ ڕاگررتنی باڵانسا بۆ بەرژەوەندیە بۆ ترسا هەرچیەکی ناودەنیت بەڕاستی دڵی لایەنێکی تری وەکو یەکێتی ڕاگررت بێ بۆی نێتە بەرەیەکەوە لەگەڵ ئێمەیە کە بەداخەوە نەخۆشیان نەتیجەکەیان بینی نەتیجە بەزەرری خۆشیان شکایەوە یعنی تۆ ئێمە لێ بگەڕێ وەکو بەرەیگەل نەتیجەی ئەو لایەنانە چی بوو نەتیجەیان چی بوو یعنی هیچ نەتیجەیەکی وایە نەبوو کە دڵخۆشکەر بۆیان بۆیە باشتر بوو بهات نایەتە ژێر سایە ئەو چەترەی کە ئێمە پێمان وا بوو ئەبێ کۆکەرەوەی هەمومان بێ بۆ ئەوەی بەرەیەکی خاوەن دەنگ خاوەن نفوس پێک بێنین
دەی هەرمە و هۆکارەکە ئەم جارش بە دڵنیاییەوە دەست یعنی لە هەرێمی کوردستان کێشەکەمانە نەک لە هەرێمی کوردستان خۆی سیاست لە دنیا تقریبا ویلاتەوە بەڵام بزار لە هەرێمی کوردستان کێشەیەکمان هەیە بەشێکی حزبەکان لە ژێر سایەی حزبە گەورەکاندا پێگەن خۆیان ئەژێنن یعنی لە هەر ئان و ساتێکدا کە دێتە سەر جدی درێ ئەمە کارتی فشارە بەدەست حزبەکانەوە بەرامبەریان بەکارێنن نایڵن ئەو هەنگاوە بەڕاستی خەڵکێک هەیە ئەم جارش ئەڵێم ئەمە لەبەر هۆکاری یاسایی و سیاسی و هەر شتێکە من ناتوانم ناوبێنم بەڵام خەڵکێک هەیە ڕەنگە حزبەکان خۆیان دەست لە پشتی بدەن بۆی بێتە ساحەکەەوە پێکهێنەری لایەنێکی سیاسی بێ یان هەر شتێ بێ دواتر نایەڵن ئەمە کە خۆیان ئەیخەنە ساحەکەەوە بە دڵنیایی ئەمە کارتە بەدەستیانەوە هەر کاتێ بیانەوە ئەیخەنە پێشەوە هەر کاتێ بیانەوە سەحبیەکەنەوە بۆیە ئەم شتانە ئەمانە هەمووی هۆکارن بۆی خەڵکێک نایەڵێ خەڵکێک ڕێگرە لەوەی کە ئەو لایەنەکە کۆبکردنەوە بەڵام ئەمە هێشتا یعنی ئێمەی نەگەیاندۆتە ئەو قەناعەتی بڵین لەبەر ئەم حاڵەتانە هەیە ئێمە با بوەستین وەکو بەرەیگەل و هیچ هەوڵەکانمان بوەستێنین وەکوتم ئەمڕۆ دەکەوێت ینی خەڵک خۆیان ئەوە دەبینن کە بەرەیگەل جارێکی تر داوای کۆبوونەوەی هەموو لایەنەکانەکەین بێچێتی و پارتیشەوە چونکە بمانەوەیان نەمانێت ئەوان پێکێنەری سەرەکی حکوومەتن و ئەوان زۆرینەی کورسیەکان ئەم جارش هێڵم چۆن بەدەست هاتووە گرنگ نییە گرنگەوەی وەکو ڕقم ئێستا زۆرینەی کورسەکانیان بەدەستەوەیە بۆیە پێویستە بەشێکی چۆن پێکهێنەری سەرەکی حکوومەتن چۆن زۆرینیان بەدەستەوەیە پێویستە ئاواش ڕاستی زۆرترین هەوڵ لەلایەن ئەوانەوە بدرایە بۆ چارەسەر بەڵام کەنەیان کردووە قایچەکە ئێمە ئەو دەست پێشخەریاکەین و داوای کۆبوونەوەی لایەنەکانەکەین ئیتر ئەمە ساحەکەی و با بزانین هەرکەس ئەسپی خۆی تاودا بزانین ئەوە کێیە کە نایەوێ چارەسەر بۆ کێشەکانی خەڵکی هەرێمی کوردستان بدۆزێتەوە وە کێیە خەریکی وەکوتم کە ناچێتە گیرفانی خەڵکەوە کێیە خەریکی بۆڵە بۆڵی سۆش ڕاگەاندن و شتێکی لەو بابەتەیە و دروستکردنی فەوزا و هەڵا کە ئەمە ئیتر بەڕاستی سەردەمی ئەوە نەماوە زۆر جار ینی بەڕاستی پێشتر کە کێشەی موچە دروست دەبوو بەرپرسانی سیاسی یا توانم بڵێ میداری حکوومەت هێرێمی کوردستان بە زووترین کا سەردانی بەغدایان دەکرد بۆی کە کێشەکە چارەسەرکرێت بەڵام ئێستا بەڕاستی کەس خۆی ناکا بە خاوەنی ئەم دۆخە ئەمەی کە دروست بوو ینی خەڵک چاوەڕێوەیە کرد پێش جەژن موچە وەرگێت جا من ئەم پێشەکەم بۆیە گوت ئەمەوێت قسێکی دیکە بکەم ئەو شەوەیە کە جۆم لە قسێکی کاکپاڤڵ بوو دەیوت هەر کاتێک کێشەی موچە دروست دەبوو کاقوبات دەچووە بەغدا و داهات و موچەکە دەهات ئێستا بۆ ناڕوات بۆی موچەکە بێت یعنی ئەم قسە هەم بۆ کاقوبات دروستە هەم بۆ کاک مەسرور دروستە کێشەکە ئەمەیە بۆ ناچێ بەڵێ بڵێ یا تەنها من قسەکەم ئەمە تەنها شەڕی سیاسیە یاخود بانگەشەی سیاسیە کە کرێ لە نێوان پاتیۆکێتی ینی هەمیشە کە کێشەی موچە دروست بووە چارەسەر کراوە هەمووی خۆی کردووە بە خاوەنی بەڵام کاتێک کە کێشەکە قوڵ دەبێتەوە موچە نایە بێخاوەنە لەبەرەوەی ئەوەی کە ناوتێنە گوایە چووە چارەسەری هەمیشە چوە چارەسەری کێشەی موچەی کردووە قوبات تاڵبانی لە ڕاستیدا نەمدەویست بێمە ناو باسانەوە بەڵام پرسیارەکەت وڵا بۆ من گرنگە بیت پرسیارەکە دوا بوو بەڕاستی چونکە من حەز دەکەم ئەوەی کە قسەی لەسەر دەکەین زیاتر بەرەو چارەسەری ئاڕاستی چارەسەر بێ بۆ نا بە دڵنیایی خۆ قسەکە لەسەر چارەسەرکردنە بە دڵنیایی حەم بزانی ئەوەی لە ڕابردوودا هەر هەوڵێک درابێ هەوڵی قوبات تاڵبانی نەبووە قوبات تاڵبانی چۆتە بەغدا من نامێ بچمەوە ناو هەندێک بوردەکاری ڕابردوو بەڵام هەمووشمان باش دەزانین خەڵک هەیە لەوێ کە دەزاگەدارە دەزانێ ڕەنگە ڕێگری هەندێشت بوو بێ کە بکرێ بەڵام بەخوا بەشێک نەبوو لە چارەسەر بەهەرحاڵ لێرە قسەکەم لەسەر ئەوەیە ئەگەر کا قوبات خۆی بەشێک بووە لە چارەسەر و هەموو جارێ ئاوەوەکو فریاد ڕسێک گەیشتۆتە بەغدا و چارەسەری ئەم کێشانەی کردووە دەی ئەم ئاساسهری ئێستا بۆ بەکار نایەنێ نا لەبەرەوەی بەڕاستی وانە بووە لەوانەیە بارودۆخێک ینی ئەم شتە زۆر باوە من لە بیدایەتە باسم کرد هەریکە مهتەمە بۆی کە شتەکە ببێ بە دەستکەوتی شخصی ببێ بە دەستکەوتی لایەنێک بەژەوندی خەڵک لای گرنگ نییە کاتێک بارودۆخێک هاتۆتە پێش کە هەرێم بەغدا نزیک بوونەتەوە لەوەی بەشێک لە کێشەکان چارەسەر بکرێن و موچە بنێردرێ یەکسەر لەگەڵ دەنگۆکە خێرا شخصێک دەگاتە بەغدا و بۆ ئەوی بڵن ئەمە یعنی فڵان کەس هەستا بە چارەسەرکردنی کێشەکە ئەوەی کاقوباتیش بەشێک بوو لەم یعنی بەڕاستی کاقوبات لەسەر و بەندی دەنگۆکانە کە هەر کەسێکی ترێتوانی سەردانی بەغا بکات سەردانی بەغدای کردو و دەنگۆی ئەویان بڵاو کردەوە کە کاک
قوبات بەشێک بووە لە چارەسەر و چارەسەری کێشە پێ ناکرێ بەڕاستی لەبەرەوەی چارەسەری کێشە کاک سامان بیرمان نەچێت چارەسەری کێشە بە خەڵکێک دەکرێت کە بەڕاستی ینی خۆنەویست بێ خەڵکێ خۆنەویست خۆی بەرژۆندی خەڵک کە بەڕاستی سیاست لە پێناو خەڵک خەڵکێک لە ینی خەڵک کە خەڵکی عام کە خەڵکی هەرێمی کوردستان بەکەم نەبینێ و بۆ بەکاریان نەهێن بۆیە سیاست بە هەموو کەس ناکرێت کە ئێمە ئاڵین سیاست کابرایە کەسێک منسەبی هەیە مانایە ئەوە سیاستەکە سیاست بەڕاستی قیەمی تایە سیاست ئەخلاقی تایە سیاست بە هەموو کەس ناکرێت کەوتە سیاست ئەبێ خەڵک ئەبێ کەسێک بی زۆر شت هەیە بەلاوی بنەی ئەبێ ینی زۆر فراوان ببینی ئەبێ مێش کرد لە بازنەیەکی بچووکە نەخولێتەوە ئەبێ تەکەبوری سیاسی بەلاوە بنەی زۆر شت هەیە کە ئەمانە من لە هەندێک لەو بەناو سیاسیانە نایبینم بۆیە من نامێ بچمەوە ناو باسی شخصی بەڵام ئەم جارش ڵێم خۆی ڕێک کێشەکە لە کوایە منش بۆ ئەم شتەکان بە شخصەنە ئەکرێت زۆر جار ئێمە نوێنەرێکی کوردمانی وەکو نوێنەری کورد بڕوا بەدوای کێشەکانە ئەمێ گرفتەکە من پێم وتی یەکەم شت قوبات تاڵەبانی چارەسەری موچەی نەکردووە لە ڕابردوشدا بارودۆخێکە بۆ دەنگۆیەکە بۆ لە سەروبەندی دەنگۆکانە گەیشتۆتە بەغدا بۆی بڵند چارەسەری کرد دووەم شت هەرێمی کوردستان چەندین لایانی تێدایە حکومەتمان هەیە ڕاستە قوبات تاڵەبانی پێگەکەی جێگری سەرۆکی حکومەت بووە بەڵام بۆچی قوبات تاڵەبانی یعنی بۆچی یعنی خەلەلەکە ئەمەیە مەفروضە تیمێک هەبێ نوێنەرایەتی هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان نیمانە بۆ لەبەرەوەی کەس ناخوێنێتەوە لەبەرەوەی هەرێکە بەرژەوەندی حزبەکەی بەلاوەگرنترە لەبەرەوەی پەرلەمانمان نیە لایەنەکانی تێدا کۆ ببێتەوە ئەو تاو چەنە بێ بێ بە ساڵێک حەومانگە دروست نەبوو وایە ینی بەڕاستی هەڵبژاردن ڕۆژوە تا ئێستا ناگەنەوەی پەرلەمان دروست بکەن حکومەتمان کار بەڕێکەرە تۆ ئەم هەموو کێشەت لە ناوخۆ هەیە تۆ ماڵەکەی خۆت پڕ بێ لە کێشەت نابی کە زانی لە دەرەوەی ماڵەکەت چی ئەگوزارێ لەبەرەوەی تۆ لە ماڵەکەت سەرقاڵتەکەن ئێستا ژێمە لە هەرێمی کوردستان بە شێوەیەک ئەم کێشەی نێوان ئەم لایەنانە ینی سەرقاڵی کردوون ناپەژێنە سەر ئەوەی بێن بیر لەوە بکەنەوە ینی کاکە تۆ بەژۆندی ینی ناکۆچیت هەیە لە ناوخۆ قەیچەکە بەڵام جارێ وەرە ناکۆچیەکانی ناوخۆ بەلاو بنێ وەرە تیمێک دروستکە بەبێ بەرژەوەندی شخصی تیمێک دروستکە هەموو دەنگەکان کۆ بکاتەوە کێ سەرپەرشتی ئەکا چێ ڕێئاسی ئەم تیماکە کەی کێشەیە گرنگەوەی کێشەکان چارەسەر بێ بڕۆن لە بەغدا با لایەنێک نەبێ بەدەم ڕاست یعنی کێشەکە ئەوەیە هەر یەکە لە ئاوازێکە خوێنێ وەڵی سۆشیال میدیاکەیتەوە ڕاگەاندنەکەیتەوە من لە حەقی خەڵکی هەرێمی کوردستان ناگرم ئەگەر تااقەتی گوێگرتن لە لایەنەکانی نەبێت لەبەرەوەی هەر یەکە لە ئاوازێکە خوێنێ کەس نازانێت چیە گوزارێ یەکێ بەغدا تەخوینەکە یەکێ لایەنێکی هەرێمی کوردستان تەخوینەکە یەکی ئەڵێ حکوومەتی هەرێم ئاوا یەکی ئەڵێ بەغدا وایە کەس قسێکی دروست بەم خەڵکە ناڵێت یعنی بە کارەساتە بەڕاستی باشە شەخلاور پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ سەرکردەکانی بەغدا هەیە بەڵێ ینی لەم کێشەیە بۆ نمونە ڕەنگە و بێوێ یەک دەنگێک یەک ڕیزیەک دروستکە ئەگە دروست نەبوو ئەتوانرێت ببێتە فڕیاد ڕستێک بۆ چارەسەکردنیم کێشانە کە باسەکە ئەگەر دروست نەبوونا کاگلاهور ئێستاش و لە فترەیەک لە ماوەی ڕابردووجا چەندین سەردانی بۆ بەغدای کردووە بۆ ئەوەی بەشێک بە لە چارەسەر بۆ ئەوەی هەوڵەکانی خۆی ئەو پەیوەندیانەی کە باست کرد کە پەیوەندی باشی لەگەڵ بەشێک لە سەرکردە سیاسەکانی عراق و لایەنە سیاسەکان هەیە بتوانێت بەکاری بێنێ باشە کاگلاهور دانەنیشتووە بۆ ئەوی کەلایەن ئالانەکان ڕەزامەندن لەسەرەوەی کۆبنەوە و تیمێک دروستکەن و نوێنەراتی خەڵک بکەن و هەوڵی چارەسەر بدەن یان نە ئەنجا کاگلاهور هەنگاو بنێ کاگلاهور خۆی هەنگاوی ناوە بە دڵنیایی یعنی کاگلاهور وەکوتم هەنگاوی ناوە بەڵام ئەمە پێویستی بە هەنگاوی هەرێمیشەیە یعنی هەرێمیژە بێ هاوکار بێ لەوە یعنی کاگلاور هەموو ئەو هەنگاوانە عینێ بەڵام لە بەرامبەردا ینی کاگلاهور ئێستا لە ناو حکومت نییە بەشێک نییە لە حکومت مەفروزە تۆ ینی حتا گەر کاگلاور هەنگاویش بنێ تۆ حکومەتەکەت لەو لاوە جۆرێکی تر بە ئاراسێکی تر هەنگاو بنێ شتەکان تێکەچێت ینی هەنگاوی چارەسەرەکان تێکەچێ بۆیە ئێمەش و کاگلاهوریش پێمان وایە سەرڕای ئەو هەنگاوانەی کە کاگلاورێنێ بەڵام بەڕاستیە بێ ئەو لایەنانەی لایەنە سەرەکیەکانی بەتایبەت پێکەنەری حکومەت کێچێتی پارتین بێنە سەر مێزی گفتوگۆ بێن کێشەکان چارەسەر بکەن ئەم وەکوتم ئەو دڕدۆنجەی کە هەیە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ شتەکان بەرەو خراپتر بە وەش خراپترین شت کە من لە سیاسەکانی هەرێمی کوردستانە بینم دەربڕینی بێمنەتیە یعنی خیتابی بێمنەتی یعنی بەجددی یعنی ئێمە لە مبارەزە نین هەموو مبارەزە نیە سیاست
باشە کات ئێمە بێمنەتین بەدیلی بێمنەتیمان چییە؟ ینی ئەتوانین چی بکەین؟ باشە منیش مەبەستەکەم قسەکەم لەسەر ئەمەیە کە ئێمە بێمنەتە بین، ئێمە ژێرخانێکی ئابووری ئەو تۆمان نییە، بەڕ تۆکۆمان نییە کا بتوانین پشتی ببەسین. ئێمە بینیمان لە دوای ڕێفراندۆمەوە کە بەشێک بارودۆخێک هاتە پێش ینی بەڕاستی گوزەرانی خەڵکی کوردستان چی لێ هات خەڵکی هەرێمی کوردستان. تۆ کە ئەم پاڵ پشتیانت نییە، تۆ کە ئەم سەرچاوانت نییە، سەرچاوێکی تۆکمەت نییە بەو ڕادەیە پشتی پێ بەستی، تۆ کە کۆمەڵێک کۆکاری قانونی دەستوری هەیە ڕێگرن لەوەی هەندێک هەنگاوی بنێ، ئەم بێمنەتێ بۆ لەبەرەوە یعنی من ئەم جارە هێڵمەوە خەڵک باکی بە سیاست نییە، خەڵک یەکشتی ئەوێ ئەوێ موچەی ئەوێ. تۆش لەگەڵەوەی کە من زۆربەی میوانەکانم باسەوەیان کردووە بۆ نمونە بەداهاتی ناوخۆ و بەداهاتی نەوت ئەم حکوومەتە یاخۆ دروستە بڵێن پارتی و یەکێتی دەتوانن موچەی موچەخۆران بدەن و ناشیدەن. دەگوترێ ئەم داهاتە گەڕێتەوە بۆ حیزب ئەتوانن بیدەن، بەڵام ئەمە مایەوە نیە، هێشتا ئەوە نیە کە بە خیتابی بێمنەتی دەربڕن. بەڕاستی ئێمە لە ڕابردوودا چەندین جاری یعنی چەندی قسە لەسەر ئەوە کراوە، شتێکی شاراوە نیە لە خەڵکی هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان داهاتی هەیە، چەندین مەرزی هەیە، بەڕاستی هەر بە پارەی مەرزەکان، وەڵاهی بەو پارەی قاچاقی گەلە مەرزەکان بەس پارەی قاچاغە ئەو قاچاق ینی باسی گومرگی ڕسمی ناکەم، بەس پارەی قاچاغەکە خەڵکی هەرێمی کوردستانی پێدەژێنرێ. باشە ئەمە شتێکە یان شاراوە نیە من بیڵێمیان ئێڵێم خەڵک ئەمازانێ، وەڵاهی وای لێ هاتووە من بەزەیم بە خەڵکارێتەوە بۆ لەبەرەوەی یعنی خەڵکی خاوەن یان تەمەنی پێگەیشت و لێگەڕێ مناڵێتی خۆی ناژی، مناڵ خەریکی سیاسەتە، خەریکی ئەوەی کەی موچەدێ، ئەخر ئەم مناڵە گوناحی چییە؟ بەزەیم بۆ دادێتەوە کە خەڵکێک لە هەرێمێکا کە خاوەنی چەندین سەرمایە ئەمە ژیانی بێ بۆ لە سایی سیاسەکانمانەوە، لە سایی ئەو سیستمی حکومڕانی کە دەکرێت، لە سایی ئەو نامێ ئەو شێ زۆر دووبارەکەمەوە چەندین ساڵە بەخوا دووبارەیەکەن و بۆ بە وشەیەکی سیا و بەڵام سواو بەڵام بەڕاستی گەندەڵی تا ئیتر تا ئەژنۆ ڕۆشتووە. یعنی تر خەڵکی باو هەیە وترێ پارتیۆتی کێتی کەی تێرە خۆن لەمە لە خۆیان بپرسیت لە خۆیان بپرسی ئەوە طبعاً لەسەرەوە تخوا بە هەرچەنەمە لە چوارچەوەی دەرەچین بەڵام خەبا وتیان برادێکی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان ڕقەمێکی خستۆتە مێشکی خۆی ئەڵێن هەتا نەگەمە ئەم ڕقەمە ناوەستم ئەیتر طبعاً خۆی مقارنە کردبوو بە سیاسێکی تر لە هەرێمی کوردستان کە دەوڵەمەندە ئیتر وتیان ڕۆژێ تەلەفۆنیان کردبوو بۆ شخصی ئەو لایەنەی کە دەوڵەمەند دەوتیان کاکە خێرتانەگا بەس پێمان بڵێ ئەو ڕقەمی فڵانە کەس چەنە بۆی بزانین ئەم کابرای چەنی ماوە بگات ئەو ڕقەمە و نەجاتمان بێ جا بەڕاستی ئەو ڕقەمانە بێ لە خۆیان بپرسی بزانی یەکێتی پارتی کەی تێرە بن و من شخصی خۆم پێم وایە تێربوونیان نیە چونکە تێربوون چییە یعنی تۆ یعنی لایەنێک شخصێک کە بۆ خزمەت نەهات تێربوونی نییە هاتا زیاتری بۆ ینی زیاتر بێ بەدەستیەوە تەماعی هەیە بەڕاستی زیاتر ئەبات ئەمانە سیاست بەڕاستی سیاست ئاوا ناکرێت کاکسامان ئەم جارە هێڵمەوە هەرێمی کوردستان داهاتەکەی بەشی ناو خۆ دەکات باشە بەڵام هەتا ئەگەر داهاتەکە باش ئەمە چی لێت لە کاتێکا پڕۆژێکی خزمەتگوزاری کاکسامان سیاست بە بێمنەتی ناکرێ ئەنجامی سیاستکردن بە بێمنەتی بڕواب کە ماڵ وێرانە بینی ویشمانە تەجروبەمان هەیە لە ڕابردوو چەند وێستگەی سیاسی لە هەرێمی کوردستان کە خیتابی سیاسی زۆر بێمنەتانەی تێدا دراوە بینیمانە نەتیجەکەی بووە بەڵام کێشەکە لەوەیە لای من بۆ خەڵکیش گرنگ نییە جارێ باجەکە چێ فلان سیاسی یا فلان لایەنەیدا کێشەکە ئەوەیە باجی ئەم دردۆنجی و ئەم بێمنەتی خەڵک داوێتی خەڵک کە خەڵک باچی بەوە نییە چ لایەنێک ئاچێنێنراتی کا چێنێنراتی ناکا چێ چارەسەرێکا چێ چارەسەری ناکا یەکشت بەلایە گرنگە موچەکەی بێت چێ چارەسەرێکا کێشەی نییە وان لە خەڵک بەڕاستی وایە خەڵک ینی بەس موچەکەی بەرێ کێشەی نییە کێ دەبێتە سەرۆکی حکوومەت کێ دەبێتە نوێنەری ئەزانی ئەوە لە ڕووی ئەمنی قەومیشەوە چەندە مەترسیدارە تۆ نازانم یعنی تاکیدم ئێوەش گوێتانێنە لێ ئەبێ خەڵکێک هەیە یعنی تەبان خەڵکی هەرێمی کوردستان حەزەکەم بزانی دایم باسی ئەویان کردو ئینتیمانیە وانە ئێمە شەڕی داعشمان بینی خەڵکە بوو لەو ئەوروپای هاتووە خۆبەخش ئەچۆ جەبهەکان بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان هەمووی خەڵکی نەتەوەی و نیشتیمانیە بەڵام یعنی بەڕاستی سیاسەکان وان لە خەڵک کرد ئەوەندە خەڵکیان بێزار کرد ئەوەندە کێشە و مەشاکیلیان بۆ ژیانی خەڵک دروست کرد ئێستا خەڵک وای لاتو ئەڵە کێ حکومەکە هەر کەس وولایەنێک حکومم بک بەلامەوە گرنگەوەی ژیانم دابین کە ئەمە لە ڕووی ئەمنی قەومیشەوە زۆر زۆر مەترسیدارە بەڵام لەبەرەوەی وەک گوتم سیاسی ئەگەر سیاسی بە حسی نەتەوەی نەهات سیاست بکە ئەگەر بەرژەوەندی شخصی لە پێناوی بەرژەوەندی نەتەوە و خەڵک بەلاوەنە ئەوەشی بەلاوە گرنگ نییە کە ئایا لە ئەمنی قەومی
ئەکەوێتە مەترسیەوەیاننا بەلایەوە گرنگ نییە چکە بەڕاستی ئیتر ئەو بۆ ئەوە نهاتووە پارێزگاری لە میلەتەکە بکە بۆ هاتوو ڕقمێک لە مێشکێتی تا خۆیگات ئەو ڕقەمە و ئیتر میلەتەکە هەرچێکی بەسەردێ و بەرە و لێژیەتی لای ئەو گرنگ نییە. هەستەکەن دوای جەژنیانی گۆڕانکاری یەک ڕووبا یاخود پێشاتێکی نوێ ڕووبا بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ینی بە پێ و جم و جوڵە سیاسی کە هەیە هەم لە ڕێگەی بەرەی گەلۆ هەم لە ڕێگەی لایەنەکانی کاک سامان خۆی گۆڕانکاری هەر لە ئارایە ئەنی تقریبا گۆڕانکاریەکان وردە دەرەکەون بەڕاستی گۆڕانکاری لە ناوچەکە لە عراق لە ئارادا بێ بەڕاستی گۆڕانکاری ڕوئەدا و ئەو گۆڕانکاریانە ئۆتۆماتیەن کاریگەری ئەبێ بەدڵنیایی پارێن بەشێکە لە عێراق وە وەکوتم ینی ڕەنگە بەشێک لە گۆڕانکاریەکانی ژێرەوە دەست پێ هەوڵەکانی من بەسم لە هەرێمەوە هەسێمانیش بەدڵنیایی بێبەش نابێتەوە بەڵام وەکوتم ئەم جارە شێڵەمەوە بەدڵنیایی هەموو هەوڵێک ئەدرێ بە تایبەتیش ئێمە وەکو بەرەی گەل ئەم جارە شێڵەمەوە هیوادارین لایەنەکان بەدەم بانگوازەکەەوە بێن بەڵام هاتن و نەهاتنی لایەنەکان بەدەم ئەم بانگوازەوە وا لە بەرەی گەل ناکا کە لە هەنگاوەکانی بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی خەڵکی هەرێمی کوردستان بوەستێ هەنگاوەکانی ئێمە بەردەوامە بێ و ئێمەش تەبان کە ئاڵم ئێمە بە تایبەتی کاگلاهور یعنی نوێنراتی ئێمە ئەکات و کەسی یەکەمی ئێمەیە و بەردەوامیش لە ماوەی ڕابردوودا لە بەغدا بۆ وڵاو لە ماوەی ڕابردوو ئەوەندەی لە بەغدا بۆ ئەوەندە لە هەرێمی کوردستان و لە سلێمانی نەبوو بەڕاستی کە بەدڵنیایی ئیشەڵڵا هیوادارم خەڵک بەرهەمەکەی ببینی و ئەشی بینن بەڵام بەردەوام ئەبێ ئەم هەنگاوانە بەڵام وەکوتم کاگلاهوریش پێویستی بەوەیە کە خەڵکان یا لایەنی بەشدار لە حکوومەت بێنە سەرخەت بۆ ئەوی بەڕاستی ئەم کێشانە لە ڕگەوە چارەسەر بکرێنی کێشەکان یعنی موسەکین نەدەین بە نەخۆشەکە ئەمە نەخۆشیەکە موسەکینی نەدەینێ هیوادارم یعنی عیلاج بدەین بە وەزعەکە بڕیارتان لە ڕگ و ڕیشەوە چارەسەر بڕیارتانیا و بەشداری هەڵبژارنێراکەن بەدڵنیایی بەشدارە بین ئەگەر هەڵبژاردن هیچ بارودۆخێک نەیەتە پێش هەڵبژاردن بکرێ بەدڵنیایی بەشدارە بین هەروەکو خۆتان بەرەی گەل بەڵێ نەما هیچ هاوپەیمانیەک لەسەر ئاسیاری کوردستان نەکراوە زۆر سپاس دەکەم ژینۆخان زێتمانایی دەستخۆش بێت هیوادارم کێشانە چارەکێر و بەرەیەکی بەهێز دروست بکرێت زۆر سپاس بۆ ئێوە و جەژنیشتان پیرۆز بێ من بەرنامەکەم تر ئەکەوێتە ناو جەژنەوە هیوادارین کێشەکان چارەسەر بکرێت و جەژنێکی خۆشیش بەڕێ بکەن زۆر سپاس تاوەکو ئێستا بینەری بەرنامەکەم بوون بەخواتان ئەسپێرم خواتان